میرانی بەڕێزیکەێنێن سڵاوتان لێ بێدەم کاتتان باش مناودەر علی بە یارمەتیا و کارانم ڕۆژەفتان پێشکەشەکەم. بۆم شەو لەگەڵ میوانەکانم لەسەر هەنگاوەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و کاریگەریەکانی لەسەر پرۆسەی چارەسەری و ئاشتی لە تورکیا و باکووری کوردستان گفتوگۆ دەکەین. دیارە ئەمڕۆ پەکەکە لە قەندیلەوە ڕایگەیاند کە تەواوی هێزەکانیان لە باکووری کوردستان و تورکیا دەکشێنەوە بۆ قەندیل و لە ناوچەیەکی ئارامدا کە بڕیارە دروست بکرێت جێگیر دەکرێن وەکوەی کە خۆشیان لە پرنس کۆنفرانسەکەدا باسییان کرد. ئەمە لە پێناوی بەرەو پێشبردننی پرۆسەی چارەسەری و ئاشتیدایە وەکو ئەرکەکانیان کە لە کۆنگرەکەدا لە سەریان جێبەجێکراوە و قۆناغەکانی جێبەجێکردنی ئەرکەکانیانە و باز لەوە دەکەن کە پێویستە دەوڵەتی تورکیا هەنگاوی کردداری بنێت بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی چارەسەری و ئاشتی. ئەم هەنگاوی پەکەکە لە چوارچێوەی پرۆسی ئاشتیدایە کە لە ئۆکتۆبری ساڵی ڕابردووە بانگوازی بۆ کرا و دەستی پێکردووە. دواتر پەکەکە کۆنگرەی ئەنجامدا بڕیاری خۆ هەڵۆشاندنەوە و چەکدانانیدا لەسەر ئەم هەنگاوانە و وردەکاری پرۆسەی چارەسەری و ئاشتی و لێکەوتەکانی لەگەڵ میوانەکانم گفتوگۆ دەکەم. بەڕێزان ئەنوەر بازگر نووسەر و هەروەها بەڕێز دکتۆر ئەبوبەکر مەجید ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجەلان جنابیان لە ئەستۆدیۆ لەگەڵ ما میوانن. سڵاوتان لێبێ، سپاس بۆ بەشداریتان لەسەر ئیجازەی کاک دکتۆر لە کاگەنوەرەوە دەست پێ دەکەم. کاگەنوەر، تێگەیشتنی ئێوە بۆ ئەم هەنگاوی ئەم ڕۆی پەکەکە چییە کە بڕیاری داوە تەواوی هێزەکانی لە تورکیا و باکووری کوردستان بکشێنێتەوە بۆ قەندیل و لەوێ جێگیریان بکات؟ پێ دوایە هەنگاوێکی کردداری باشە لە خزمەتی پرۆسەی ئاشتیدایە؟ زۆر سپاس بۆ جەنابێت و بۆ دکتۆریش. لە ڕاستیەکە دێر ئەمە وەکو پێکەکە ئەمڕۆ خۆی سەبری و ڕێگەیاندووەکەوە ئەوە لە دەرەنجامی پرۆسەی ئاشتیا ئەو کاراکەن کە لە واقعدا بە نظری من پاکە دەمێکە هێزەکانی خۆی لە باکووری کوردستان پاشەکشە پێکردووە بۆ هەرێمی مادیا و هەرێمی ئاسۆس و ئەوانە و ئەمە ڕەنگە بڵێم دوایین تابور یا دوایین گروپی گەریلای پێکەکە بوو بێ لە ناوچەکانی باکووری کوردستان. ئەوەش بێگومان بەشێکی زۆری پەیوەندی هەبوو بەو فشارانەی کە لە ماوەی دو-سێ ساڵی ڕابردوو سوپای تورکیا کردبووی بۆ سەر باکووری کوردستان و داخستنی سنوورەکان لەگەڵ نێوان باشوور و باکوور و دانانی سیستمی کامێرای پێشکەوت و دروستکردنی پێگەی زۆر لە باشووری کوردستان و تا ڕادەیەکی زۆر سنوورەکانی تەواو بەرتەسی کرد بۆ جگە لەو هەموو بەنداوانەی دروستی کردووە لە باکووری کوردستان بۆی کاتشوی گەریلاکەم کاتەوە. بۆیە بەشێکی زۆری گەریلای پێکەکە پێشم قۆناغەش پاشەکشەی پێکرا بوو لە باکووری کوردستان و لەجا تاکتیکی بیا لەژێ فشاری تورکیا بێ. بۆ یەکەوەی ئێستا هەیە بە نظری من ئەکرێ بڵێم هەلومەرجێکی تەواو سەپێنراوە بەسەر پەکەکەیە وەکو وا بازەکرێکە حکوومەتی تورکیا لە چەند ڕۆژی ڕابردوو داوای کردو کە دیسانە بێ بۆی کە تووشی بەریەکەوتن نەبن. لە چەند ڕۆژی ڕابردووەیەکی ئارەزوومەندانە نییە لە پێناوی ئاشتیدا. بەو دلیلی لە چەند ڕۆژی ڕابردوو مثلەن کاگاو دێت چەند جار هەوڵی ئەو دراوە پێکدادان دروست بێ لە نێوان تیمەکانی گەریلا و سوپای تورکیا لە ناوچەی شێرناغ و جوو لە مێرگ و چۆچێ ئەو هێزە کەمی کەماوە. بۆیە ئەوە هەردوو لە بە تایبەتی تورکیا ئەوێ بڵێ بوونی هێزەکانی ئێوە لەوێ ئەکرێ ڕووداوەکانی ساڵی 1993 شەمدین ساکی دروست بکاتەوە، ئەوەی کە لە پڕێکە 33 ئاسکەری کوژ لەگەڵ 5 هاوڵاتی سیڤیل و پرۆسەی ئاشتی ساڵی 1993 خرایە ملی شەمدین ساکی کە تێکچوو. بۆیە تورکیا بە نظری من ئەوەندەی ئامانجێتی کە تەواوی باکووری کوردستان لە پێکەکەوە لە گەریلا پاک بێتەوە و نفوز و هێزێکیان نەمێنێ لەوە ئەوەندە ئامانجەکەی بەڕاستیەوە نییە کە لە خزمەتی پرۆسە ئاشتیەکەی بێ. بۆ خۆشتان نەزانن ئەم قۆناغەی پێکەکەش وەکو خۆناغەکەی پێشووتری چەکدانانی ئەشکەوتی جاسەنە پێشوازی لێ ناکرێ بەڕێی من بە تایبەتی لەناو خودی پێکەکە نیقاشی جیاواز بۆ چوونی جیاوازی لەسرە و سەرم کشانەوەی بۆ چوونی جیاوازە ناو پەکەکە هەیە لەگەڵەوە نییە کە لەگەڵ بەشێکی زۆری ئەم پرۆسەوەکو چۆن لەگەڵ پرۆسەی چەکدانانی جاسەنە نەبوون تەسەورەکەشیان ئەو هێزەی لە ناو پەکەکە دقیقە بەو دلیلی کە هی تورکیا هیچ هەنگایەک نانێ و معلوماتی جەنابن ئەگەر ئەمەی پێکەکە ئەمڕۆ نیەت باشیە ئێمە وای دانێن نیەت باشی پێکەکەیە بۆ خزمەتی پرۆسی ئاشتی کەچی وتە بێژی حکوومەتی تورکیا ئاک پارتی ئەڵێ چی مەرچەلی ئەمە بەشێکە لە کۆتایی پیاتنی نەخشەی تیرۆر ناڵێ پرۆسی ئاشتی ناڵێ پێکەکە تیرۆر
دەوڵەتی تورکیا هێشتا پرۆسەکەی بە ڕسمی نەناسیوە بە پرۆسەیەکی ئاشتی و هیچ هەنگاوێکی جدیشی نەناوە. مەسەن دوای توانم پێت بڵێم بەس دەلیلێک ئەوە هەموو ڕابەرانی پەکەکەن جەمیل بایکە، دۆڕان کەڵکانە، مستەفا قەرەسووە، هەموو ئەوانە هیچ نێتێکی باشی تورکیا نابینن و هیچیشیان بەم هەنگاوانە دڵخۆشی نین و تەنانە دەژڵێن ئەمە دوایین پرسی چەکدانانی ئێمە دوایین پرۆسەیە. بە نظری من ئەم کارەگەنوریانی جەنابەت گوێت لە قسەکانی سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان بووە لە ڕابردوودا لە پەرلەمان لە بۆ نەفەرمیەکاندا هەروەها دەوڵەت باخچەلی کە سەرۆکی دەوڵەتی قوڵە لە تورکیادا جەنابەت دەزانی. یعنی بە بەردەوامی باز لەوە دەکەن پرۆسەی ئاشتی دەستی پێکردووە و هەندێک خەڵک دەیانەوێت گرفت بۆم پرۆسەیە دروست بکەن. ینی باوەڕیان پێهێناوە ئەو خودی خۆیانن کەیانەیە گرفتی بۆ دروستکەن وە لە نەتیجەشا لە شوێنێک دروستیەکەن وەکو چۆن لە 1993 پرۆسەی ئاشتی دەستی پێکرد لە حەڤێ چوارە تورک و ئۆزالیان کوشت گرفتێکیان بۆ دروست کرد وەکو چۆن دوای ئەوە شەمدی ساکی هات کۆمەڵە سەربازی کوش گرفتی بۆ دروست کرد. لای تورکیا پرۆسەی ئاشتی تەنها تاکتیکیە؟ هیچ استراتیژێکی لە پشتەوە نیە و هیچ نێتێکی جدی نیە و هیچ هەنگاوێکشی بۆ نانێ تەنها دەربازبوونە لەو ڕووداوە سیاسیە گەورانەی کە دوای 7 ئۆکتۆبەر لە منتەقەکەی هاتوتە دی بۆی کورد هیچ هەنگاوێک نەنێ و هیچی دەست نەکەوێ تەنها کاتکوشتنە و تاکتیکە و استراتیژیکی لە پشتەوە نیە وی جەناب دی لە ڕاستە ئەوان قساکەن بەردەوام قساکەن بەردەوام قسەی جدیەکەن بەڵام بە جەناب دەڵم هەنگاوێکی جدیان ناوە تەنانەوەی خودی پێکەکەەوەی ڕابەرانی پێکە داوایەکەن ئازادکردنی بەڕێزۆ جالا هەنگاوی جدید دواتر پرسیارم دەبێت بە دەوڵەتی تورکیا چی بکە. وەڵامەکەیشم داوای لەبوون دەکەم زۆر بە دەقیقی دەست نەکەوت کاگەنوەر جەنابەت چۆن دەڵی ئەمە تاکتیکە لە کاتێکا پەکەکە ئەڵێ جارێ ئێمە بەرچاومان ڕوون نییە لای تورکیا استراتیژە یاخود تاکتیکە دەمانەوێت پەکەکە ناچارکەین بیکا بە استراتیژ ئەم پرۆسەیە بەم هەنگاوانەمان. ئەستاس زانی تاکتیک و استراتیژ خۆی لە سیابینێتەوە جارێ یەکەمە بێ مۆزوعەکە هەنێت نییە مۆزوعەکە لەسەر مێزی گفتوگۆ ئەبێ وەرقەکانی خۆت نیشان بی کە استراتیژەکە چییە. هیچ ڕێکەوتنێکی دوو خۆڵی تا ئێستا نییە لە نێوان ئەم دوولایەنەیە تەنها ئەوەی کە هەیە لە نێوان خودی ئۆجاران و دەوڵەتی تورکیایە خودی جەمیل بایک ئەمە تازەترین لێدوانێتی ئەمە تازەترین لێدوانی جەمیل بایکە ئەڵێ ئێمە هیچ ئاگاداری پرۆسەی ئاشتی نین لە نێوان تورکیا و ئۆجالان هیچ و خۆشی جەمیل بایک لە پێش کۆنگرەکەی مانگی شوباتی ئەمساڵ داوای کردەکەی بەشدار بوو چێدا نانا ئەڵێم ئەوڵێ ئاگاداری دانووسانەکە نین بە فعلی چییە گوزەرە لە بینی ئۆجالان و بۆی ئەو داوای کردڵێ یا بانوێنەری ئێمە بەشدار بێت لەم سەردانانە بۆ ئیمرالی هیچ ینی تورکیا دوای ئوستاز مەسەلەن کاتێک هەبێت بە استراتیژ ئێمە نموزەجی بەرچاومان هەیە مەسەلەن ساڵی 2012 ڕێکەوتنی نێوان حرەکەی فارک و دەوڵەتی کۆلۆمبیا کە دەستی پێکرد یەکەم دانیشتن لە ماڵی ڕاول کاسترۆ بوو لە کوبا ئامادەبەنی سەرۆکی کوبا ئەنجام درراوە یەکەم دانیشتن بۆ چکات دەوڵەت نیەت باشیە بوو استراتیژی هەبوو دوجار وردە پرۆسەکە بە قۆناغی چەکدانان بە سێ جار و ئەخیر جاریان خودی بانکیمۆنی سەرۆکی نەتوێت کردەکان حزوری هەبووە دەوڵەتانی ئیسپانیا ئەمریکا فەڕەنسا شیلی ئەمانە هاتنە ناو کەیسەکەەوە و دوایین جار بۆ معلومات دیشتیباکە لەکوێ پێکە لە قەندی خۆیڵەوەشێنێتەوە حرەکەی فارگ لە بۆ کۆتای پایتەختی کۆلۆمبیا خۆیڵۆشاندەوە یعنی دوایە دەبوو پەکەکە لە ئەنقەرە خۆیڵ بەڵێ بەڵام هەگیز تورکیا ڕێگا بە منادا تورکیا ڕێگا بە حیزبێکی دانپیانرای معتەبەری دەمپارتی نادا کارەکانیان بکەن مەسەن هەر ڕۆژەیەکیان نەگرێ ڕۆژەوە ئەوە ئێستا لە بەرەوەی پرۆسەکەی لێت یەک نەچێت دەست نابا بۆ ئەندامانی دەمپارتی و قیومدانا نێوچوسی قسەکەی ئۆستاد استراتیژ ئەبێ جارە لایانی سێم بەشدار بێ ئەبێ وەرەقەیەکی ئیمزاکرا و هەبێ لە بینی دوو تەرەفەکەیە ئەبێ لە شوێنێک حزوریان هەبێ باسی چیەکەن کەچی مەسەلەن لە هەر هەنگاوێریەکی نێودەوڵەتی لەسەر ئەم پرۆسەیە نییە نەخێت تەنها فەڕەنسیەکان لە دوورەوە دەمزانم ئاگادارن تورکیا نایە ئوستاز تورکیا نایە بچێتە ژێر هەلومەرجێکەوە ئیمزایەکەوە کە دوایی پابند بێ پێوەی قسەکەوەی تورکیا ویست وتم فاکتەری سەرکاتی خۆشی وتومە لەم سەر مێزە کاتی خۆی فاکتەری سەرەکی دەستبردننی پێکەکە بۆ بەناو پرسی ئاشتی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرە مەترسی ئاڵگۆڕە لە خۆرهڵاتی ناوەڕاست بەڵام هەندێک بۆچوونێ باز لەوە دەکا کە ڕەنگە دوای هەڵبژاردن لە تورکیادا ئەم قۆناغی چارەسەریە گۆڕانکاری بەسەردا بێت تورکیاش جدیتر بێت ئێستا ئەوان لە بەردەم هەڵبژاردنان باز لەوە دەکرێت کۆمەلگای تورکی کۆمەلگایەکی ڕەگەزپەرستە ئەم دەسەڵاتی ئێستا ناتوانێت تەواوی پەیامەکانی بەڕوونی بڵێ مجاملەی کۆمەلگاکەی دەکات لە تەکسی دەسەڵاتی ڕەگەزپەرستی و ڕاسیزمی تورکیا
تورکیا لە چیەوە هاتووە لە بۆچوونەکانی باخچەلی و ئەردۆگان و کەمالیزمەوە هاتووە خۆمە هیچ ئالگۆڕێکی بەسەر نهاتووە ئەم ئالگۆڕیشی بەسەر نایە بەپێی تازەترین ڕاپرسی 1970 خەڵکی تورکیا دژی ئازادبوونی ئۆجالانن زیاتر لە 160 دژی پرۆسەکەن بۆیە هیچیشیان ناوێرن لەم بارەوە هەنگاو بنێن ئۆستاز تۆ نەتەوێت سەرۆکەکەی ئازادکەی لە زیندانە بیهێنیتە دەرەوە ینی لە ماڵێکا بە هیچ بانگەوازیەوە کراکە بەڕێز ئۆجەلان بێت لە پەرلەمانی تورکیا ڕێگای نەدا دوایەوە سەلاحەدین دەمیتاژ ئازاد ناکەی 12-13 هزار ئەندامی کەچەتت هەیە یەک کەسیان ئازاد ناکەی و ئەم لیستی تیرۆرەی کە خۆت دروستت کردووە بە جەمیل بایک دەست بکاو بە فاتمە گوڵچین کۆتایی دێدێ ئامادەنی یەک دانیان لێبوردنیان بۆ دەرکەی مەسەلەن چی هەنگاوێکی ئەم هەنگاوانەی پەکەکە دەوڵەتی تورکیا ناچار دەکات جددی تر بێت یاخود پەکەکە پێشوەختە بڕیاری داوە هەنگاوەکانی خراپە تورکیا جار بۆ جار فشاری زۆرترەکە بە تایبەتی لەسەر خودی ئۆجالان کە دانووسانەکەی لەگەڵ خۆیەتی خودی ئۆجالان فشاری زۆرتری لەسەرەکە و ناچاریەکەن بە هەنگاوی تر و پێکەکەش وەکو دکتۆری ژووتی بە حکمی ئەوەی ئۆجالان سیمبولیکی ئەم حرەکەتەیە کە بە نظری من هێشتا خەریکە بۆچوونێکی پارادۆکس دروجە بێرە ناوپاکەش لەسەر ئۆتۆریتەی ئۆجالان لە ناوپەکەکە ناکرێ هەرچی بەڕێز ئۆجەلان لە ژێر فشاری تورکیادا ئەم بڕیارانەی داوە بەڵێ بێگومان مەسئلە بۆچی ئوستاز تۆ دیقەت بە ئۆجالان عەبدوڵڵا ئۆجەلان سەرکردەیە کە بکەوێتە ژێر فشاری دەوڵەتی تورکیاوە لە ژێر فشارە ئەم بڕیارانە بات کە تەمەنێکی لە زینداندا بەسانێک 27 ساڵ لە زیندانە بێ لە زیندانێکی تاکیە و لە ژێر هەژمون و هەیمەنەی دەستگایەکی وەکو میتی تورکیا قابلی ئەوەیە فشاری بخرێتە سەر قابلی ئەوەیە من پێم وایە بنگومانم نیە لە خۆڕاگری و شۆڕژگەربوونی ئۆجالان بەڵام ئینسانێک 27 ساڵ لە زیندانە بێ لەسەر دەستگایەکی وەکو گەورەی میت کە ئەتوانێت کاریگەری دانێ ئێستاز مثلا خودی ئۆجالان تەرحەکانی وابینین مثلەن لە مانیفستۆی شارستانی دیموکراسی لە بەرگی پێنجەم خۆیڵە کۆتاییمان هێنا بە دەوڵەت نەتەوە دەوڵەتێکی دەوڵەت نەتەوە باوی نەماوە و مەترسیشە لەسەر نەتەوەکان خۆیڵێ کاگەنوەر جەنابێت دڵنیام دراسی تەواوی بۆچوونەکان و کتێبەکانی بەڕێز ئۆجەلانت کردووە ئەم پیاوە دامەزرێنەری پەکەکەی خاوەنی قەزی کوردیە لە باکووری کوردستان یعنی خاوەنی ئەو هێزە گەورەیە شەڕی لەگەڵ دەوڵەتی تورکیا کردووە پێ دوایە ئەم پیاوە لە ژێر فشاری تورکیا پاشەکشێ لەم قەزیە دەکات دەکەوێتە ژێر فشارەوە بڕیارێک دەدات کە دڵنیایی تێدا نەبێت نەخێ پاشەکشەی نەکردو بەڵام بە نەزەری من بەشێ لەم بۆچوونانە ئیشتیبایتیایە ئەوەیە کە خودی ئۆجالان پێی وایە ئەتوانێت نیلسۆن ماندێلا بێ ئەتوانێت یاسر عەرەفات بێ ئەتوانێت خمێنزی سەرۆکی فەرەکەی فارێک بێ کە بۆچوونەکەشی بە نەزەری من بۆچوونێکی زۆر ئینسانیە بەڵام ئوستاز دەوڵەتی بەرامبەر دەوڵەتی تورکیا نە دەوڵەتی کۆلۆمبیایە نە تەنانەت خودی ئیسرائیلیشە نە ئیسحاق ڕابینە نەشم ئون پێرێزە جەنابە دەفەرمووی ئیشتیبای کرد هەڵەی کرد پێ دوایە پەکەکەیش هەڵەی کرد کە بەگویان کرد ئوستاز پەکەکە یەک بۆ معلومات بۆ جەنابە بڵێم پەکە ئێستا حالیان داواکەن کۆنگرێسی ئەنزە بەسرێ بە دوای کە نەتیجەکانی کۆنگرێ 12 هیچی نهاتووتەدی بە هەڵۆشانەوەی پەکەکە بە چەکدانانیان بە سووتانی چەکەکانیان لە جاسەنە و بۆم پرۆسی پاشەکشی تەواویژلانە لە کۆنگرەیە بڕای لێدراوە کە بەڵێ ئێستا ئەڵێ نەبێ کۆنگرێس سێنزە بەسرێ ئەخر لە سەرەتا وتم مخالیفی باڵێکی ناوپەکەکە باڵی ڕادیکاڵی ناوپەکەکە بۆچوونەکانیان لە پێش کۆنگرە و لە کۆنگرەی 12 و تا ئێستاش دروست دەرچوو وتیان چەکدانانی جاسەنە کارێکە ناتوانێت هیچ بەدەست بێنێ و بۆ ئەم پرۆسەیەش هەمان بۆ چوونیانەیە بۆیە داوای کۆنگرە سێنزاکەن ئاڵگۆڕ پێک بێت لە جەوهەری بیر و باوەڕی پەکەکە بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان و تارەکانی لە چوارچەوەی پرۆسەی هاشتیدا جۆرێک لە دڵنیایی تایە سەبارەت بەم پرۆسەیە پێ دوایە ئەم دڵنیاییە لە شوێنی خۆی دانیە ئەخر ئوستاز خۆت زانی دڵنیایی وتم ئەبێ فاکتێکت بەدەستەوە بێ وەنیە دڵنیایی لە پایچی یعنی فاکتێکەیە نووسراوێکەیە بۆ چوونێکە بینی کاکە بۆ چوونێکی معقولی دەوڵەتی تورکیا بینی لەم پرسەیە ئەی بینی جگە لە قسە کاکە بۆ خۆ دەرباسکردنە لە ڕوودا دەرئەنجامی و کاریگەریەکانی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و 8 دیسەمبەر و شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل و ئاڵگۆڕەکانی منتەقەکە و بە تایبەتی تورکیا بۆی گرنگەکە
دیسان خودی ئۆجالان و پێکاکە بخاتە ژێر فشارەوە کە دەستبەرداری هەسەدە بن و هەسەدە ناچارکەن بە چەکدانان و ناچاری ئەمریکا ناچارکەن بە پشتیوانی نەکردنی. قسەکە ئەوەیە تورکیا ئوستاس ئەنکەرە هەدەفەکەی ئەوەیە هەلومەرجێک دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر لە خۆرەڵاتی ناوەڕاست هاتۆتە پێش کورد هیچی دەست نەکەوێت بە تایبەتی کوردی باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان نەبگەنە سەر دەریا نە پشتیوانی نێودەوڵەتی بەدەست بێنن نە ئیمکانی دروستبوونی دەوڵەتێک و ئەزمونێکی هەبێ. تورکیا سەیری ئەماکە یەک قسە بۆ جەناب بکەم لە ماوەی پێشووە ئەندێ لە میدیاکاران لە باخچەلیان پرسی وتیان تۆ کارێک خراپت کردووە پرۆسی ئاشتی و داوای ئۆجالان ئازادکردنی ئۆجالان نەکەی زای جوابەکە چی بوو وتی دوای چەند ساڵی کە ئەزانن من چ خزمەتێکی ئێوە تورکیان کردووە یعنی چی خۆی مەترسیەکە ئەسڵەن لەوە دەست پێکە کە دەوڵەت باخچەلی داینەمۆی کارەکەیە باش کەسێکی شۆڤێنی نەتەوە پەرست ئەخرمەی کە جەنابەت بە خاڵی لاواز و خراپێ بینی هەندێک بە خاڵی بەهێز و بەقوت بۆ پرۆسەکەی دەبین دەگەڕێ مۆلات کاک دکتۆر گوێت لە کاگەنوەر بوو یعنی ئەو باز لەوە دەکا بە ڕێزۆجەلان لە ژێر فشاری دەوڵەتی تورکیایە ئەم بڕیارانەی داوە و دڵنیایی کە باز دەکرێت نیەتی ئیشتیبای کردووە ئێوە دەڵێن چی؟ وڵی دەڵێم ئەگەر دەوڵەتی تورکیا توانی بێتی فشارێکی وا بخاتە سەر بە ڕێزۆجەلان کە هەر قرارێک بە دڵی ئەوان پێویستی بۆ ناگرت بگەشتە ساڵی 2025 لە ساڵی 99 بۆ 2000 کۆمەڵێ زەختیان لێ کرد و کۆمەڵی قراریان پێ کرد بۆی 25 ساڵ شەڕ بەردەوام نەبێ بزانە لە ماوەی 25 ساڵا دەوڵەتی تورکیا لە ڕووی ژیانیەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی ئالامیەوە چەنە زەرەری کردووە. من حەزم کە پرسیار لە کاگەنوەر کە مەڵێ باڵێکی ڕادیکاڵ هەیە لە ناو پەکەکە زەحمەت نەبێ ناوی دوو کەسایەتی لەو کەسایەتیاتم پێ بڵێ کە لە ناو پەکە ئەمە یەک دوو ئەو لە دوانەیە لە جەمیل بایەک وڵاو توێتی ئاگامان لە گفتوگۆ نییە تەنیا ئەوەی کە وەکو لێدوانی بەڕێز جەمیل بایەک بێت قسەی لەسەر پرۆسەکە کردووە ڕخنەی لە دەوڵەت گرتووە خۆ پێهێنی ناکە بزانین وەڵامێکی هەیە ببوورە بەڵێ یەکەمیان کاک دکتۆر ئەمە لێدوانی جەمیل بایەکە بەڕێز جەمیل بایەکە کە لەگەڵ رادیۆی BBC فارسی بەشی فارسی ئەنجامی داوە تازەترین دیدارەتی جەمیل بایەک لە ناوەڕۆکی دانووسانەکانی ئیمراڵی بێخەبەرین ئەگە تەفاسیلەکەشیت بۆ بخێنمەوە شتی زۆرتریشی تایە و بێئومێدە لەم پرۆسەیە ئەتوانم هەموویت بۆ بخێنمەوە خەتی بەژێرا بێنم ئەو دۆران کاڵکان ئەوش تازەترین دیداری ئەڵێ تەنها ئازادی ئۆجالان شەرواران لە چیا دێنێت خوارەوە تەنها ئەمە دوو حەزەبی بە ڕێزۆجەلان شەروانان دێنێتە خوارەوە لە چیا دێنێتە خوارەوە ئێمە مەسەلەن ئەی بۆ هێناوتان نەخوارەوە لە چیا ئێستا دوی ئەمڕۆ خۆ ئۆجالان ئازاد نەبووە وایە ئۆجالان ئازاد بووە قسەکەم وەڵامەکانی مقنعە با من ئێستا وەڵامی جا تۆ بابا پێت بڵم باڵی ڕادیکاڵیش بەڕێز دۆڕان کاڵکان بەڕێز مستەفا قەرەسوو ئەمانە باڵی ڕادیکاڵی نێو پێکەم من دروستم نەکردووە ئەمە خودی پەکەکە لە دروستبوونیەوە هەیە و معتەریزن و ناڕەزاین لەسەر چەکدانانی ئەشکەوتی جاسەنە و وتارەکانیان کەی خوێنیتەوە هەزەکە ئێستا وتارەکانی دۆران کاڵکان دوانیم پێ بۆ بخێنم بزانە چیڵێ زانم ناڕازیە یان ڕازیە لەم پرۆسەیە باش کاک دکتۆر ئەمە بەڵام لە شوشەیە ئەبێ قسە بکە نابێ گوێی لە نابێ کەس ببینێ چونکە خۆیان نەزانن دکتۆر قسەکە زانین چی لە شوشەیە یعنی وەکو چۆن یەکەم جارگرتیان لە شوشەیەکە مایکرۆفۆنێکیاندا نانەوێ گوێی لە کەس بێ ئوستاز سیناریۆیەکی وا هەیە نانەوێ کەس ببینێ هەر ئەو لە زیندانە ئەو وەفداناچن لەژێ کۆنتترۆڵی دەستگای میت ئەوە جێبەجێەکەن چونکە مەسەلەن ئەگەر مەسەلەن تو ئەو بۆ چوونانی کە باز لەوە دەکەن ئۆجلان ئازاد دەکرێت لە چوارچەوەی پرۆسەیە بەچی ئەی باشە کاگەنوەر تۆ پارێزنامەکانی کاگەنوەر من پرسیاری لە تۆ بکەم تۆ پارێزنامەکانی ئۆجلان خوێندووە هەمووی بەڵێ هەمووی خوێندووە ئەی باشە ئەو هەموو ڕخنەکە لە دەوڵەتی تورکیاگرێت لە ناوم پارێزنامەیە لە زیندان و نووسیەتی لە زیندان و هاتۆتە دەرەوە چۆن دەوڵەت ڕێگەی بەمەدا کە ئەم کتێبانە بێت باشە من لە جەنابەت دەپرسم دەوڵەتێکی فاشی وەکو ترک چۆن ڕێگادا بە مانیفستۆ شارستانی دیموکراسی بەرگنامەیەکی 3000 لاپەڕی لە زیندانە بنووسێ و ڕخنە لە دەوڵەتی تورکیش بگرێ چۆن ئەگەر خۆی کاریگەری ئەمە معنای ئەوە نییە ئەم ئەگەر دێر بە دێری ئەگەر میت دێر بە دێری نەخوێندوێتەوە و ئامانجەکانی خۆیەتیا بەدینەوە کاکە قسەکەوەیە تۆ کاک دکتۆر گیان پێکاکە خودی بەڕێز ئۆجالان 40 ساڵ بۆی گوت باکوور باشوور ڕۆژهەڵات ئاپۆ سەرۆکی وڵات گەریلاکان تێکۆشەرەکانیان ناوت
بۆچی خەڵکی سلێمانیەڵێن بۆ هاتوویتە سلێمانی بۆچیتە ئاسۆس بۆچیتە سەقس کوردستان هەمووی یەک نییە ئێمە یەک دەوڵەتی کوردستانمان ناوێ ئێستا خودی ئۆجالان لە مانیفستۆکەیاڵە کاکە دەوڵەتی نەتەوەی مەترسیە لە سەرگەلی کورد نابێت دەوڵەتی نەتەوەی هەبێ ئەبێ کۆمەلگایەکی دیموکرات هەبێ خۆ من نەموتووە ئەڵێ ئێمە لەگەڵ تورکیا بینە هاوپەیمان مساعدە ئێمە لەسەر دەوڵەت دەگە قسە بکەین یعنی ئەختۆباسی بەرگەدینامەکەی ئێمە کە وەکو داژیکەرێکی باشووری کوردستان و عێراق سەردەمی سەدام بە بیرمانە ئەمە دەوڵەتێ بوو چەنە زاڵم بوو چەنە دیکتاتۆر بوو لە تەواوی دنیاە لە ئەوروپا و پیا بڕۆ هەتا ئەمریکا ئەگەر تۆ بڵێ وڵای زوڵم و زۆر و نەهارکی و کێشە نبینم ئەمە لە ناو دەوڵەتە بۆچی ئۆجەلان بیری لەمە کردەوە کە بەدیلی دەوڵەت دروست کات ئەوەی کە ئێمە دەڵێن بەدیلە بە عملی ئەوە ڕۆژاوی کوردستان با خەڵک بچێ ڕۆژاوی کوردستان ببینێ بزانێ خەڵک چۆن بەڕێوەچێ ژیان ئەمان وازیان لە دەوڵەت نهێناوە بەدیلیان بۆ دەوڵەت دۆزی بەدیلیان بۆ ئەم خیتابە دۆزی یعنی بۆ ئەوەی لەگەڵ هەلومەرجە یعنی لەگەڵ توانای پەکەکەیە دەڵێ مەترسیش بەڵێ استراتیژیان وازیان لە دەوڵەت هێناوە بەدیلی ئەوە چیە سیستەمی کۆنفدرالی دیموکراتی سیستەمی خۆبەڕێوەبەری خەڵک چۆن خەڵک ئەوە تا دەڵێن باشترین نمونە ڕۆژاوای کوردستانە کاک دکتۆر جیاوازی لە کۆنفیدرالیزمی دیموکراتی شێناوە تەنها خۆسەری دیموکراتیەوێ جوات و تۆڕی کۆمەلگای پێی مەدەنی ئەمان ناڵێ توانێت مافەکانی گەلی کوردابین کا لە تورکیا باشە کەک ئەنوەر ینی ببوورەکە دکتۆر سەبارەت بە دەوڵەتی تورکیا جەنابە دەڵێ لە زیندانەوە جەلان ڕێی پێدراوە بڕیارنامەکانی بێنێتە دەرەوە کتێبەکانی بێنێتە دەرەوە چاپی بکات کە ڕەخنەی قوڵ لە دەوڵەتی تورکیا و فاشێتی تورکیا دەگرێت و هەر ئەم دەوڵەتە ئەو دەوڵەت باخچەلیە لە پەرلەمانە بانگێوازیەوەی کرد کە ئۆجەلان پێویستە بێتە پەرلەمانە و ڕەجەب تەیب ئەردۆغان باس لە برایەتی کورد و تورک دەکا ئەمانە نیشانەی گۆڕان و نەرمینواندنی دەوڵەتی تورکیا نییە بۆ ناچارن ئوستاز باوەڕیان پێی نییە نە لە دەوڵەتی قوڵ نە لە خودی سیستەمەکە نە لە خودی دەستورەکە نە لە تەفەکر و بیرکردنەوە ئیدۆلۆژیای تورک نیەت باشی نییە تەحولێک بەسەر فکری تورکانە هاتووە بەڵکو تاکتیکانە مامەڵاکە ئەمە بەهێزی تورکیا نییە بەهێزی ببوورە پەکەکە نییە تورکیای ناچار کردووە دان بەم شتانەدا بنێ کە مێژوویەکی دوور و درێژ لەسەر نکوڵیکردن لەسەر لەگەڵ کووردا هەلومەرجێک هاتۆتە پێشەوە ئەم هەلومەرجە زروفە سیاسی مۆزوعیانە کە دێن ئەبێ ئەم دەوڵەتانە خۆیانی لەگەڵ بگونجێنن مثلەن تۆ تەسەور دەکرد ئەم ڕووداوانەی حوتی ئۆکتۆبەر بتوانێت کۆتایی بە سیستەمی هیلالی شیعی بێنە لە خۆڵاتی ناوەڕاستە نا زروفێکی مۆزوعات تۆ پێشەوە قسەکەوەی تورکیا ئێستا کەوتۆتە بەردەم دیفاکتۆیەک ڕۆژاوای کوردستان چۆن خۆ دەرباسکە لەمە و چۆن ئەو مەترسیانەی کە هەیە لەسەر سنوورەکانی چۆ ئەوسا یەکێ لە پرۆسەی هێڵی داود ئەوەیە کە بەشێک لە خاخی لە دەزەدا و ناچارە کورد بگەێنێ بە دەریا بۆیە ئامادەیە تەنەزولکە ئامادەیە تاکتیک بکە باشە لە بەرەوەی ماوەی بەرنامەکەش بەرەو کۆتایی ڕوا دەمەوێت ئامانجی گفتوگۆکە وەربگرم جەنابە دەڵێ کە پرۆسەی ئاشتی لای تورکیا تاکتیک استراتیژ نییە شکشتی دێنێوانی بەڵەوە باشە ئەو کاتێک کە شکست دێنێ پەکەکە ماوە ئوستازە ئەمە با پێ بڵم پێکەکە ئێستا بۆ خۆشتانە بینن لە کۆنگریدا هاتووانی قاشەکانیان نەگاتە کوێ پەکەکە پێم وایە دکتۆر وەڵامیدایەوە دەڵێ کۆنگریدا هاتوومان نییە چۆن نییە پەکەکە هەڵوەشاوە ئوستاز نەخێ پێکە ئوستاز پەکە هەڵ ناوەشێتەوە بەم خەریتەی ئێستا چونکە باڵێک لە ناو پەکەکە هەرگیز ئامادە نییە کۆتایی بەم خەباتی چەکداری و تێکۆشانە بێنێ حەزم کرد لەسەر ئەو خەتە خۆبا یەک شت ڕوونکەمەوە باشە ساڵی 2004 سێ بۆ چوار گروپێ لە ناو پەکەکە خلافاتیان هەبوو لەگەڵ کۆنسەی سەرۆکایەتی عوسمان ئۆجەلان نیزامەدین تاش ئەنوەر خۆی باش زانێ ئەمانە کۆمەڵە ینی حتا یەکەمین کۆنگری گەر کە من خۆم بەشداریم کرده بوو وەکو نوێنەری پارتی چارەسەری لەناو ئەو کۆنگرای بەشداریم کرده بوو ینی کە خلافاتەکەم بینی خلافاتێکی ئەوەندە قوڵ نەبوو کە ئەنوەر باسێکە بەڵام یەکسەر ئەم گروپە یەکسەر تەمەڕودیان کرد و جابوونەوە ئەعلانی دژایەتیکردنی پەکەکەیان حتا لە ناو نەمان ینی سەر دەسۆڕمێ کەسێکی وەکو کاگەنوەر بڵێ وڵات دووران کاڵگان و مستەفا قەرسوو
وڵا ئەمانە باڵی ڕادیکاڵی ناکۆچی ئەم پرۆسی باڵی ڕادیکاڵی پەکەکەن و لەگەڵ بەردەوامی خەباتی چەکداری وانی کاگەنوەر ئەزانی دکتۆر جیاوازیەکەی نێوان بۆتان نیزامەدین تاژ لەگەڵ عوسمان ئۆجالان لەگەڵ دۆران کاڵکان و مستەفا قەرەسووچیە جیاوازیەکە لەو شوێنەیە عوسمان ئۆجالان و نیزامەدین تاژ باوەڕیان بە ئۆتۆریتەی ئۆجالان بە بیر و باوەڕەکانی ئۆجالان نەمابوو باوەڕیان بە خەبات و تێکۆشان نەمابوو نەتیجەکەشی بینیمان هەردووچان فەشل نەتیجەکەیمان بینی پارتی وڵات پارێزی کوردستانی تایبەتە پارتی پەوەدا پارتی وڵات پارێز فەشەلی هێنا ئەمە ژیانی دۆران کاڵکان خۆی بە دروستکەری ژیانی خۆیانە ڕەنگی دایەوە کە هات نەدەرەوە هەر یەکە و باوەشی کرد بە کۆمەڵی مەسلحەتی تایبەت و ژیانی ینی جیاوازیەکە وەیە دەڵێ ئەمان باڵێکی ڕادیکاڵن باوەڕیان بە بەردەوامی خەباتی چەکداری پەکەکە بە هی خۆی زانێ باشە باوەڕیان بە خەباتی چەکداری هەیە ئەو خەباتە چەکداری کە بەڕێز ئۆجەلان بانگەوازی بە کۆتایی هێنان کرد هینە مستەفا قەرەسوو هەر لەماوەیە چەندین جار مقابلەیان کرد و لێدوانیەوە لەسەر پرۆسەی ئاشتی چەند قەنەعەتی بەو پرۆسەی ئاشتی و بە تێڕوانینەکانی ڕێبەر ئۆجەلان هەیە ئەوە لە کەناڵەکانی نەتوانن داوا لە کەناڵی ستێرک و ئارێن تیڤ و ڕووناهی تیڤ و ئەم هیچ قەلەقیەکیان نییە هیچ قەلەقیشیان نییە بە پێچەوانەوە زۆر بە قەنەعەتی من کاگەمە قەلەقی نییە ئەم وتارانیان چۆن قەلەقینێ کاک دکتۆر ئەمە لە ڕابرانی و حرەکەتەن سەر تاپای وتار و بۆچوونەکانیان قەلەقیە چۆن قەلەقی نییە یعنی هیچی وتار و هەرچی لێدوانی سەرکردەکانی کەجەکەیە هەر هەمووی هەم بە نووسرا و هەم ئەمەی شت دیوە کە کاگەنوەر باسی ئەمە منەوە نەبی و نازانم لەکوێ دکتۆر گیان ئەوە لێرە مەجال نابێ بخوێنێتەوە باشە دواتر خوێنێتەوە BBC فارسی وەرگرم باشە ینی ئەمە گرێوی هینە گرەی سەرسفرێ باو گرەوە دەکەیت هینە من ئابم لەحزەیە ئەم پێشش لاپەڕێ بخێنەوە و یەکسەر باشانی جەنابەت زۆر لەسەر و بۆچوونی خۆت سووری هیچ جیاوازیەک لە ناو پەکەکەدا نییە لەسەر بەردەوامی خەباتی چەکداری هەمویان باوەڕیان بەوە هەیە دەبێت خەباتی چەکداری کۆتایی پێبێنرێت بەڵێ مناقەش زۆر کراوە یعنی با پێت بڵم لەوانەیە کۆمەڵێ بۆچوونی جیاجاشە بوو بێ بەڵام هەمووی یەکلایی بۆتەوە بە تایبەتی یەکلایی بوونەتەوە کە کۆتایی بە خەباتی چەکداری بێن بەڵێ باشە کاگەنوەر کۆتا پرسیار بۆ جەنابتان پەکەکە باشی کرد کۆتایی بە خەباتی چەکداری هێنا نەخێر ئێمە حەزمان لە پرسی ئاشتێ حەزمان لە دانووسانە حەزەکەین باکووری کوردستان بە مافەکانی شاد بێ بەڵام بەم تاکتیکە فێڵایەنەی تورکیا ناتوانێت هیچ بەدەست هەڵخەڵەتە پەکەکە من ناڵم هەڵخەڵەتەوە بەڵام نەڵم تورکیا ینی نێتی جددی نییە و پرسەکە ناگەێنێتە خۆ ئەگەر نەیژڵی هەڵخەڵەتەوە ینی شرۆڤەکە وایە دروست ئەخر برا ئەم هەنگاوانی ناویانە دروست نییە و ئوستاز بە نەتیجە پارتی کرێکارانی کوردستان لە دەرەنجامی ئەم ڕووداوانەی تا ئێستا ڕوویداوە و هەنگاوەکانی داهاتوو کە ئەینێ لەژێر فشاری بۆچوونەکانی ئۆجالانە تووشی ئینشیقاق ئەبێ تووشی ئینشیعابێگە بێ و هەمویان یعنی ئەوەی کە وتم ئەو باڵە قبولی ئەمە ناکە یان بە نەتیجە پارتی کرێکارانی کوردستان یانەوەی کە دکتۆرەڵێ کەچەکە هەپەگە نەخێر هەرکام ئەو حرەکەتانە بۆ معلوماتی دکتۆر 32 حرەکەن لە چوار پارتی کوردستان هەمویان ئاپۆچین هەمویان ئاپۆیزمن ئەمانە هەمویان لەژێر نەخشەیەکی کە پارتی کرێکارانی کوردستان لەسەری سەرەوەی هەڕەمەکە بۆ میان ناوە بەڕێواچێ لەبەرەوە تورکیا ژەمازانێ بۆیە بە نەتیجە بەم سیاسەتانەی ئێستای پێکەکە بەڕێوەیە بە کە پێکاکە هەمان چارەنووسی پڵەنەکانی تامیلی ئەبێ لە سریلانکا باشە عەبدوڵڵا ئۆجەلان و سەلاحەدین دەمیرتاش ئازاد ناکرێت هەتا تورکیا هەموو ئامانجەکانی خۆی لەسەر قەندیل لەسەر پێکەکە بەدی نەهێنێ هەموو ئامانجەکانی هەرگیز ئامادە نابێ ئۆجەلان ئازادکە باشە کۆتا پرسیار بۆ بەڕێستان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و سەلاحەدین دەمیرتاش ئازاد ناکرێن ئەگەر پرۆسەکە سەرکێ و بە خۆشی نیەتی خۆشی ئەڵێ ئەگەر ئەڵێم پرۆسەکە باوەڕمان بەوە هەیە ئەم پرۆسەیە لەبەرەوەی هەلو مەرجە ناو خۆیەکە و هەلو مەرجە مۆزوعەکە لەبارە بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە هەردووچیان ئازاد زۆر باشە بەڕێز بۆ جەنابی دکتۆر بیخوێنەرەوە سەرچاوەکانیت بۆ نێرم سەیری BBC فارسیش بکە قسەکانی خودی جەمیل بایەک گوێ لێ بگرە ئەرزم کردی هەموو لێدوانێکی ئەو سەرکردانە ئەو کادرانە
ئەوە پێ شش باشەکان ئەوە وتارەکانی بۆ هێناوی جەنابەت دواتر دەتوانی وەڵامی ماقول نییە تۆ بڵێ وڵایی من ئێستا لینکی BBC فارسی باشە زۆر باشە بەڕێزان ئەنوەر بازگر نووسەر و هەروەها بەڕێز دکتۆرە بووبەکر مەجید ئەندامی کۆمیتەی ئازادی وەجەلان سپاس بۆ بەشداریتان زۆر باشە بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون ڕۆژەفەم پێشکەشکردن هەر شاد بن.